بەڵێ هەر لەسەر پرسی ئاو مەبەستمانە گفتوگوی زیاتر بکەین بەڕێز ڕابەر حوسێن حەمەد بەڕێوەبەری ئاوی هەولێرمان لەگەڵدایە با بزانین ئەوان چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە وەکو باسییان کردووە ئەم ساڵ پلانێکی جیاوازتریان هەیە و کەم ئاوی دروست نەبێ ئەوەی لە توانای ئەواندا بەڕێز ڕابەر بەخێر بێ ئامادەی لەگەڵمان ئەو ئامادەکاریانە چییە کردوتانە کە دەڵێن ئامادەکاریمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی کەم ئاوی لە هەولێر طبعا بحكمي ئەو کابینە ڕوئیای لە ئاو زۆر فراوانە چیزای لە دابینکردنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان وەروەها دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هەرێمی کوردستان لە نێویشاندا شاری هەولێری خۆشەویست ئێمە لە ڕێگای وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بە ڕێبەرایەتی گشتی ئاو ئاوڕۆ وەروەها پارێزگای هەولێر پاڵپشتەکانمان بەدەست دەکات لەوەی بتوانین هەم لە زستان و هەم لە سەرەتای وەرزی هاوینیش ئامادەکاریەکان لە ڕووی سیانەکردنی ئیفرازەکان و هەروە سیانەکردنی بیرەکان و ئەو شوێنانی کە پێویستیان بە بیری نوێیە لە بۆیان لێ بدەین و هەروەها ڕێخستنەوەی ئەو سڕانەی کە لەناو شاری هەولێر هەیە ڕێخستنەوەی تۆڕەکان ئێمە بە ئەمانەتان کردووە یا دەیکەن کردومانە چونکە دەبی لە پێش دەستپێکردنی وەرزی گەرما دەبی ئەو شتێک ماوە نەتان کردبێ و ئەتانەوێت تەواوی بکەن یاخود بە ئەنجامی بگەێنن بەخۆی ئێستا تەوان زۆر تاخیرە دەبی ئەوەی کە کراوە هەمومان تەواو کردێت تەنها ئەوە ماوە کە لە ئەسنای بابرین وەرزی گەرما چەند کێشێک دێتە پێشەوە دەبی بە تیمی بە تەواوی بۆ دابنین لەوەی لە هەر شوێنێک کێشەیەک دروست بوو بۆ نمونە بیرێک سوتا یان مەسەلەن بیرە پێویستی بەسییانە بوو کارەبایەک کێشەی بۆ دروست بوو یان شوێنێک پێویستی بەوە بوو کە تەوازن بکرێتەوە تیمەکانمان بە تەواوی ئامادەبن لە هەموو کوچە و کۆڵانەکان کاک ڕابەر ئێمە گوێمان لێ بووە کە هاوڵاتی هەبووە لە گەڕەکەکان لە هەولێر هاواری کردووە باسی لەوە کردووە کە هەفتەیەکە یاخود 10 ڕۆژە 15 ڕۆژە ئاوی نییە ئەم ساڵ هاوڵاتیان ڕوبەڕووی ئەو کەم ئاویە دەبنەوە یاخود پلانەکانی ئێوە کارەکانی ئێوە وای کردووە کە ئەم کەم ئاویە کەم بێتەوە لەو گەڕەکانەدا دەزانی تەرکیزەکەتان لەسەر کوێیە بە دیاری کراوی ئەمە طبعا یەک شت هەیە دەمەوێت پێشەوەی ڕوونی کەمەوە سێکتەری ئاو سێکتەرێکی زۆر حساسە لەوانەیە لە هەموو شوێنێک ئەگەر نسبەی نەجاحەت 199 ڕەنگە بێن زۆر باشە بەڵام لە سێکتەری ئاو بۆ 199 زۆر خراپە چونکە ئەمە تقریبا 400,000 هاوبەشمان هەیە لەو 400,000 هاوبەشە ئەگەر سەتایەکی ئاوی بۆ نەگات دەکات 40,000 کەس 40,000 کەس لەو شاری گەلێک زۆرە 40,000 هاوبەش فدەبی ئەتوو لە پاش 199 کار بکەیت ئێمە ئامادەکاری تەواومان کرد تەنها ئەو شوێنانەی کەوا بە تەواوی پشت بەبییر دەبەستن ئەمە لەوێن دەرزیاتر کێشەمان بۆ دروست دەبی و ئەطرافەکان مەسەلەن لە بنەسڵاوەیە لە بەحرکێ لەو شوێنانەی کە بە تەواوی پشت بەبییر دەبەستن بەڵام خۆشبەختانە ئەوانشمان تقریبا بە تەواوی لە حالی ئێستادا کۆنتترۆل کردیە ئەوەی ماوە ئەو کێشانە عیلاجکەین کەوا لە ئەسنای کارکردن لە ئەسنای وەرزی گەرما دێنە پێشەوە کاک ڕابەر من پرۆژەیەکی نوێم نەبیست لە زاری بەڕێستەوە یعنی ئەوەی کە هەیە سیانەتان کردووە پێداچوونەوەتان کردووە هەوڵتانداوە لە ڕێی مۆلیدەوە کارەبا بۆ بیرەکان دابین بکەن ینی چ شتێکتان کردووە بجیاواز لەوانە بۆی ئەم ساڵ وەک دەڵێن ئامادەکاریمان کردووە کەم ئاوی ینی کەم بێتەوە نەک وەکۆی کە جەناب دەڵێ بەتاڵەتی بنەبڕ ناتوانێت بکرێت بێگومان ناتوانێت بنەبڕ بکەی بەڵام شتێکی جیاوازتان کردووە بەڵام بنسبەت پرۆژەی استراتیجی طبعا ئەوە کولفەتی زۆری دەوێت من دڵنیاشم لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان خەمی لێ دەخوا ئەوەی هەیە ئەو پرۆژە استراتیجیانی کە هەیە گرنگجەکەی لەوێ ئەتوو ئیدامەی پێ بدەیت بتەوێت بە کامل توانای خۆی ئیش بکە ئەوەیەک لە نقطە زۆر مهمەکانە چونکە هەر خەلەلێکی ئەو پرۆژە استراتیجیانە بازی زۆرە خەڵک زۆر بێ ئاو دەبی ئەوە گرنگجەکەی لەوێ دەبی ئەتوو بتوانی ئامادەی بکە ئەو پرۆژانە لە کاتی وەرزی هاویندا بە هەموو توانای خۆی کار بکە لە ڕووی سیانەکردنی پەمپەکان بی لە ڕووی چاکردنەوەی ئەو ئێرڤالوانەی کە لە هێڵە گوێزەرەوەکان هەیە وهروەها ئەو دابینکردنی ئەو بابرین کۆنێکشنانی کەوا پێویستن لەو گەڕەکانەی کەوا تووشی کەم ئاوی دەبن بەنسبەت مەشارەع استراتیجی طبعا حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی نسبەتێکی زۆر ئەمە پشت بەبییر دەبەستین و هەروەها دەزان ئاستی ئاویش لە ژێر زەوی هاتوتە خوارەوە لە ئێستادا زۆر زەرورە پرۆژەی استراتیجی لە هەولێر ئەگەر بواری مادی گونجاوبی باریدارایی گونجاوی بتوانین جێبەجێ بکەین باش ئێوە چاوەڕێ دەکەن یاخود خۆتان ئامادە کردو بۆ ئەوەی لە سنووری هەولێر
چەند گەڕک ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی ببێتەوە بۆ ئەم ساڵ؟ والله تقریبا ئەو گەڕەکانەی کەوا بابرین مەشاکیلیان نیە بەڵام بیرەکەیان سوتا مەسەلەن بۆ نمونە لەوە ئەو مودەی حتا بیرەکە چادەبتەوە یان ئەو گەڕەکانەی کەوا ئاوی بیرەکەیان وشی کرد هەتا بیرێشتر لێ درێتەوە لەو مەسافەی ڕەنگە تووشی کەم ئاوی دەبن بۆ مەبەستەش بەسپاسەوە تانکەرەکانمان حازرن لەوەی ئاویان بدەنێ بە موقت حتا کارەکەیان بۆ جێبەجێ دەکەن. هاوڵاتیان دڵنیابن لە ئاوی ئەو تەنکەرانە؟ دڵنیابن چونکە خواردنەوە ئەشێ؟ بەڵێ چونکە بەشی کۆنتترۆلی زۆری ما هەیە لە بەڕێوەبەراتی خۆمان هەمووی تێز دەکات. بۆ نمونە گەڕەکێک ئاوی نییە و ڕەنگە چاکردنەوە و سیانەکردنەکەی ئێوە 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژی پێ بچێت. ئێوە چەند تەنکەر ئاو یاخود چەند ڕۆژارێ تەنکەری ئاویان بۆ نێرن ئەوەتان لەبەر چاو گرتووە؟ بەڵێ لەبەر چاومان گرتووە وامان داناوە کە بە هیچ شێوەیەک ئەو هاوڵاتیە محتاج نەبیتن لە کاتی چاکردنەوەی ئەو کێشەی کە لەو سنوورە ڕوودا. باشە ئەم ساڵ ڕێژەی بارانباری زیادی کرد و بینیمان زۆرێک لە کانیەکان تەقین و ینی ئاو بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کرەمەکە جێگای دڵخۆشی بووە نیە ڕەنگە هاوڵاتیانە و پرسیارە بکەن بڵێن کاتێک باران زیادەکە ئەم هەموو بارانە باری ئێخر بۆ ئاو نەبێ لە هاویندا چ کاریگەرێکی هەبوو ئەو بارانە بۆ؟ بێگومان دوو جۆرە ئاو هەیە ئاوەچیان کە پێی دەڵێن سەرفەیس وۆتەر ئەوەی کە سەتحیە ئاوەچیان هەیە لە عمقی مەسەلەن 500 متر 600 متر هەیە ئەو 500 متر 600 مترە دەبی وەقتی دەوێ حتا مەسەلەن پۆند دروست بکرێ سەدی گەورە دروست بکرێ لەو منطقانەی کەوا پێیان دەڵێن ڕیچارد زۆن کە ئاو دەبنەوە ژێر زەوی چونکە تو لە هەر حوزەکی لە ژێر ئاو دەردەینی تەبعاان ساڵانی دەوێ حتا ئاو بستەوە شوێنی خۆی ئەو بارانە لە بۆ ئاوی لە بۆ کانیاوەکان لە بۆ ئەو کانیاوانەی کە لەسەر زەوینە ئیسفادەی زۆر باشی هەیە لە ڕووی بۆ ئێمە هاوڵاتی تەمە بۆ هاوڵاتی کەشوهەوا دەگۆڕی لەوێ باشترە بەڵام بۆ ئێمە وەکو بەڕێوەبەرهاتی ئاوی هەولێر ناوڵە بیرەکانمە لە قوڵایی 400 متر 500 متر ڕەنگە زۆر ئیسفادەی نەبی کاریگەریکی وای نەبوو باشە کاک ڕابەر زۆر جار من گوێبیستی بووم و هاوڵاتیانیش بۆ خۆیان بەشێکی زۆر ئەوازانن لایەنی پەیوەندیدار گلەی لەوا کەنداڵێت هاوڵاتیانیش ئاو بەفیڕۆدەن هاوکارمان نین ئێوە چیتان کردووە بۆی پلانێکی تۆکمەتان هەبێ هۆشیاری بەکارهێنانی ئاو بڵاو بکەنەوە بۆ نمونە لەگەڵ کەرتی پەروەردە لەگەڵ تەندروستی لەگەڵ ئەوقاف شتێکی پرۆژێکی لەو شێوەیەتان هەبووە؟ بەڵێ تەبعاان لە خصوصەن لە ڕۆژی جیهانی ئاو هەروەها لەگەر لایەنە باڕێکخراوە ژینگەیەکان ئەمە بەوەردەوامی کار دەکەین بۆ هۆشارکردنەوەی خەڵک. چیتان کردووە؟ مەسەلەن سیمیناراتمان کردیە و هەروەها حەنەفیەمان کڕیوە لە قوتابخانەکان بەستاتمانە حەنەفیە وەکو حەنەفی بیکەوە یەکسەر ئاو بێتە خواردتانی گریەوە ئەو حەنەفی دەستی پێوە دەنێ چەند ئاوت بێ بۆندە دوای بەخۆی قەپات دەبتەوە وابزانم هەشت قوتابخانە بوو دابەشمان تایبەت حکومی بوو لۆی ئەمە لە ئەساسەوە منداڵەکان وا پەروەردە بکەین کەەوە بتوان ئاو بەفیڕۆن خۆشبەختانە لەو کابینێش یاسای ژمارە 4 ساڵی 2021 بۆ پاراستنی ئاو تۆڕەکان بۆ پاراستنی ئاو تۆڕەکانی ئاو ئاوڕۆ لە هەرێمی کوردستان دەرچوو و ڕێکارە یاسایەکانیشی بە تەواوی تێدا لە ئەوانەی کەوا سەرپێچی دەکەن واروەها ئاو بەفیڕۆدەن. پێتان وانە ئێوە کە دەڵێم ئێوە مەبەستم هەموو لایەنە پەیوەندیدارەکانە پێکەوە ئەوانەی کە باسمان کرد ڕێکخراوە ژینگەیەکان پلانێکی باشتان هەبێ بۆ ئەوەی ئەم هۆشیارە بچێتە ناو خانەوادە و تاک و ماڵ و هاوڵاتیانەوە چی دەکەن بۆی ئەم هۆشیارە بکەنە ناو ماڵەکان ڕەنگە منی هاوڵاتی تااقتم نەبێ بە دیار تەلەڤیزۆن و شاشەیەکەوە دانیشم ڕەنگە ئەگەر لە ناو سوۆسیال میدیاکە بێتە بەردەمم لای بدەم سیمینار و ئەوە ڕەنگە بۆ کەسانێکی تایبەت من بکرێت وەنیە کەسانێکی دیاریکرا و نخبە دێنە ئەو شوێنانە گوێ دەگرن ئێوە چی ئەکەن بۆ ئەم هۆشیارە بکەنە ناو ماڵەکانەوە پێتوانیە پلانێکی باشتری ئەوێ و ئامادەکارێکی زیاتر واللهی لە ڕووی سیمینارات زۆر کرا وەمە بۆ خۆم آخر کەسی نخبە دێت کاگڕابەر شەرت نییە من لەناو مثلا لەناو تۆ هیچ سیمینارێک کرد بردوۆتە گەڕەکێکەوانێ کە ئەو گەڕەکە ڕوبەڕووی کەم ئاوی بوو بێتەوانێ هۆشیاری بدەیت کە ئەم کەم ئاوی ڕاستە بەشێکی کەش و هەوایە بەشێکی ئەرکەکەیە دەکەوێتە سەر حکومات کە نەبوونی پارێ لە ڕووی ئابووری و خۆمان دەزانین کە ڕوبەڕووی چی بووینەتەوە بەڵام بەشێکیشی هاوڵاتیانە هیچ کارێکی واتان کردووە؟ بەڵێ طبعا لە ڕابردووە لەو ساڵژی من بەخۆم لە ناو بازاری هەولێر لەگەر ئەو ڕێکخراوە ژینگەیانە
لەناو باغی شار لە هەولێر طبعاً خەڵکمان بانگ کردیە و هۆشیارمان کردینەوە و ڕێنماییەکانمان پێداون خەڵکی عوام لە جادە و زائیدەن لە ڕێی وەزارەتی ئەوقافەوە مامۆستا ئاینەکان لە ڕۆژی جومعە ئێرشاداتیان داوەکەوە حەزەر بن لە بەفیڕۆدانی ئاو. هیچ پرۆژێکی استراتیژی دواپرسیارە لەبەر دەستانە هەیە بۆ بە ئەنجام گەیاندنی؟ من نازانم چونکە پرۆژه استراتیژی لە سەلاحەتی ئێمە نییە بەڵام دەبی لە چەند ساڵی دابێ حکوومەتی هەرێمی کوردستان مشورێکی بخوا. زۆر سپاس دەکەم بەڕێز ڕابەر حوسێن حەمەد بەڕێوەبەری ئاوی هەولێر سپاس بۆی کامادەوەی لەگەڵ زۆر سپاس.